خۆشەویستان یەکێک لەو بابەتە گەرم و گەرمانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان تاوان لە جیهان بە شێوازێکی گشتی بەڵام لە هەرێمی کوردستان قسە و باسی لێوە کرێ و خەڵک پێوەی سەرقاڵە خەڵکێک لەوانەیە ئاگادار نەبن بە چەندەها دەفتەر دۆلار لە ماوەی ئەم چەند ڕۆژێ ڕابردووە زەرەری کردوویش لە بابەتی کڕین و فرۆشتن و مامەڵەکردنە بە زێڕ و بە زیوەوە لە هەرێمی کوردستان بێگومان ئاگادارن ڕۆژ بە ڕۆژ زێڕ و زی و تەساعودی نرخەکانی بەرزە بێتەوە یعنی ئەم ساڵ بە چاو ساڵی ڕابردووە زی و زێر زۆر بەرز بووەتەوە ئەتوانین بڵین ڕێک 100% بەرز بووەتەوە گەر پار ئەم کاتانە عیارەیەک با بڵین ئاڵتوونی 21 بۆ نمونە بە 600 یان بە 600,000 بوو بێ ئەم ساڵ نزیکە 1200 بۆ ینی ڕێک ئەوەن 100% بەرز بووەتەوە دوو ئەوەندە بەرز بووەتەوە بەرحاڵ خەڵکێکی زۆر دەستیاندایە ئەم بابەتە جگەل لەوەی کە بۆ بابەتی هاوسەرگیری و ئەم بابەتە خشل و زێڕۆزی و بەکارهێنرێ خەڵکێک وەکو کەسابەت دەستی دایە بۆ کڕین و فرۆشتن جا بزانین لە ڕووی شەرعەوە ئێمەی موسڵمان بزانین لە ڕووی شەرعەوە ئەم بابەتە ئەم بازرگانیکردنە ئەم کەسابەتە ئەبێت چۆن بێ لە چ کاتێکا کەوینە حرامەوە لە چ کاتێکا کەوینە سوور ڕیباوە و ئایا گەر بکەوینە ئەم بابەتانەوە لە شەرعا تاوانی سوور ڕیبا چییە؟ من زیاتر ئەنی پێشەکەکە درێژە پێ نادەم دەچینە خزمەت دکتۆر ئەبوبەکر پێنجوێنی کە بەڕێزیان شارەزایەکی باشن لە بواری ئابووری ئیسلامیدا ئێمە بە ناوی ئێوەشەوە بە خێراتنیەکەین مامۆستا جان بەخێر بێت. مامۆستا باجارە لەسەر کەسابەت قسە بکەین پێشەوە بچین سەر ئەم بابەتە بە شێوازێکی گشتی کەسابەت لە ئاینی پیرۆزی ئیسلامە قسەی لەسەر کراوە یان بابەتێک کە بەجێ هەڵراوە و هەرکەس بە ئارەزوو خۆی ئەتوانێت ئەسپی خۆی لەم بازاڕەدا تاو بە و بەبێ ئەوەی هیچ مەرج و شەرت و قەید و قیودێکی هەبێت. بسم الله الرحمن الرحیم بێگومان کەسابەت و بازرگانی بە شێوەیەکی گشتی لە ئیسلامە ڕێزی زۆری لەسەر گیراوە و لە قورئانی پیرۆزە ئاماژەگەلێکی زۆر جوانمان هەیە لە فەرمودە شیرینەکانی پێغەمبەرە دەیان فەرمودەی تایبەتمان بەو پرس و بابەتە هەیە واکرێ بڵێن گەورەی پێغەمبەران محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی گەورە بازرگانێکی ڕازگۆ و ئەمین بووە ئەو تایتڵ و ناوبانگە جوانەی کە بۆی دروست بوو لە قۆناغی یەکەمی لاوێتی و دەست بەکاربوونی لە ناو کۆمەلگایە لە ڕێگەی بازرگانیەوە بۆی دروست بوو بۆیە هەر خۆی لە فەرمودەیەکە ئاماژادا فەرمێ پابەندی کاری بازرگانی بن چونکە 90 لەسەر 20 ڕزق و بەرەکەتی ژیانی ئێوە لەوایە کەواتە 95 لە 100 بەرەکەتی ژیان لەوایە کە مرۆڤ کارێکی ئازاد بکە بسنس و بازرگانی و پرۆژەیەکی بۆ خۆی هەبێت هەروەها فەرمێ بازرگانی ڕازگۆ ئەمانەت پارێز حەڵال خۆر لەگەڵ پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدان و ساڵحین حەشرکرێت کەواتە ئەمە مەقامێکی گەورەیە بۆ چونکە بازرگان ئیش لەسەر ئاڵوگۆڕ و هاوردە و هەناردەکردن و دەستەبەرکردنی ضەروریات و پێویستی و تەواوکاریەکانی ژیانی مرۆڤەکە کەواتە ئەمانە هەروەکو چۆن زاناکان ڕۆڵێکیان هەیە پاسەوانەکان ڕۆڵێکیان هەیە حکومڕانەکان ڕۆڵێکیان هەیە بازرگانەکانیش ڕۆڵێکی ئەرێنی گەورەیان هەیە ئەگەر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ڕازگۆ بن ئەمانەت پارێز بن و هەروەها لە قورئانی پیرۆزە خودای گەورە لەگەڵ نوێژی شەو لەگەڵ مەچەکی موجاهیدە باسی بازرگانەکانیشی کردووە و ئاخەڕونە یەضریبونە فی الأرض یەبتەغونە من فەضل الله کەسانێکیش هەن لە پاڵ ئەم نوێژ خوێن و تێکۆشەر و مجاهیدانەیە دێن شەوانە ڕۆژ سەفەرەکەن ئەڕۆن کاروانە هێنن کاروانە بن نێوان شارەکان نێوان وڵاتەکان ئەبڕن چاوەڕێی چین فەضلا من الله والفضل هنا الربح کەواتە دەستخستنی قازانج لە پاڵ دەستەبەرکردنی پێداویستیەکانی ژیانی خەڵکە تەنانەت پێشەوە عومەر خوای لە ڕازی بێ فەرمێ من تەمەناکەم لە یەکێک لەم دوو حاڵەتەیە بمرم کە هەرچەند حاڵەتی یەکەمیانی بە قسمەت بوو یا لە نوێژە یا لە کایی بازرگانیە و ئەوە بوو ئەو لە نوێژە وەفاتی کرد و شەهید کرا پلەی شەهیدی وەرگرت. باشە ئەم بابەتە کە ئەوەت گرنگ باس کراوە یاسا و ڕێسا و چوارچێوەیەکی هەیە یان ئازادە هەر کەسێک چۆن بازرگانیە کا و بازرگانی بە چیوە کا و ڕبح چۆن دائەنێ
يعني ئیسلام ئەمەی داناوە یان نا؟ زۆر گرنگە، زۆر جوانە. بێگومان زانایانی ئیسلامی پیرۆز هەر لە دێر زەمانەوە موناقەشە و گفتوگۆی ئەم بابەتانیان کردووە. لە پرسی کایەکانە ئەو سێ کوچکەی کە پێی ئەوترێت توڕوقی تەکەسوب، ڕێگاکانی دەستخستنی سامان و ماڵی دنیا، یەکێکیان بازرگانیە باشە و بازرگانیەکەیان وابەستە کردووە بە دەستەبەرکردنی ضروریات، حاجیات، تەحسینیات و کەمالیات. کەواتە ئەو بازرگانەی خەریکی کڕین و فرۆشتن و هاوردەکردن و هەناردەکردنە ئەبێ بزانێت چ شتێک جێگەی پێویستی و ضروریاتی کۆمەلگاکەیە، چ شتێک جێگەی احتیاجی مجتەمەعەکەیە، چ شتێک تەواوکاری ژیانی خەڵکەکە ئیش لەوە بکە و ئەبێ حەڵاڵ بێ، ئەبێ مباح بێ، ئەبێ سوودمەند بێ، ئەبێ دوور بێ لە شتی زیان بەخش. لە ڕوویەکی دیکەوە زانایان گفتوگویەکی قوڵی ئەو پرسیان کردووە ئایا کایەی کشت و کاڵ و بەرهەمە خۆراکیەکانی وەکو دانەوێڵەکان، وەکو سەوزە و میوەکان، وەکو گۆشت و شیرەمەنیەکان ئەمە باشترە یا لە پیشەسازی و سناعەت ئەمەیان باشترە یا لە کایی بازرگانیە؟ گفتوگۆیەکی قوڵ لەم نێوانەیە کراوە، بەڵام دوجار قسەی دروست و پەسەندەوەی و تویانە هەر کامێکیان لە پیشەساز و لە کەشاوەرز و لە بازرگانەکە کامیان ڕازگۆتر بن، کامیان ئەمینتر بن، کامیان حەڵاڵ خۆرتر بن، کامیان لە خوددا ترستر بن، کاری ئەوەیان باشترە. زۆر باشە مامۆستا. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و لە ئابووری ئیسلامدا چۆن باز لە مامەڵەکردن و بازرگانیکردن بە درا و زێڕ و زیوە کراوە؟ بێگومان لە ئیسلامی پیرۆزە ئێمە کە فقی ئیسلامی داڕێژراوەتەوە لە دوای دەورانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێی ئەوترێ مەرحەلەی تەدوین، قۆناغی نووسینەوە. لە فقی ئیسلامیە ئێمە چوار بەشی ئەساسیمان هەیە، بەشی عیباداتمان هەیە، بەشی معاملاتمان هەیە، بەشی نیکاح و تەلاقمان هەیە، بەشی فقهی قەزایی و جیناییاتمان هەیە. لە بەشی معاملاتە بەشی هەرە گەورەی بریتێ لە کتابی بەیع کە قسە لەسەر فرۆشتن و کڕین و مامەڵە و پەیوەندی هەردوو کەسەکە ئەکات تەرەفی عەقدەکان کە ڕیار و فرۆشیار باشە، کرێچی و خاوەن موڵک، هەموو ئەمانەی کە هەیە. بەڵام لە پاڵ ئەمەیە ئێمە بابێکی سربەخۆمان هەیە جیا کراوەتۆ لە بەیع پێی ئەوترێ سەڕف باشە. کەواتە فوقەها هەر لە دێر زەمانەوە وردەکاریان کردووە کە فرۆشتن و کڕین لە کاڵا و شمەک و خزمەت گوزاریەکانە جیاوازە لە کڕین و فرۆشتن لە ئاڵتون و زی و درا و پارەکاغەزیەکانی ئەم سەردەمەیە. بۆیە ناویان ناوە سەڕف. سەڕف پێچەوانەیە لەگەڵ بەیع، پێ بە معنای گۆڕینەوە. هەرچۆن یەکێ لە زانستەکانی زمانی عەرەبی لە پاڵ نەحوە سەرفیشمان هەیە، واتە تەحویلکردنی دەستەواژە و چەمکەکان لە ماڵزیۆ بۆ مزارع، لە ئەمرەوە بۆ فڵان، ئەمانە بە هەمان شێوە گۆڕینەوەی زێڕ و زیویش بە یەکتری، گۆڕینەوەی دراوە کاغەزیەکانی ئەمڕۆی سەردەم بە یەکتری لە ئیسلامە کۆمەڵێ مەرج و ڕێنمایی و شەرتمان هەیە بۆ ئەوەی کە خەڵکی موسڵمان پارێزراو بێ لەوەی بکەوێتە حرامەوە و هەروەها لەوەی بکەوێتە مەترسی زەرەر و زیانەوە، چونکە دوو مەترسی گەورە هەیە لە بزنس و بازرگانیە کە ئیمامی ئیبن القەیمی جەوزی بە ڕەحمەت بێ نزیکەی 650 ساڵ بەر لە ئێسا ئەفەرمێ بازرگانی ژیر و هۆشیار ئەبێ لە دوو مەترسی خۆی بپارێزێ. یەکەم مەترسی حەرام، چونکە ماڵوێرانی دنیا و ئاخرەتی بەدواوەیە. دووهەم مەترسی زەرەر و زیان، چونکە نابوتبوون و مایە پوچبوونی بەدواوەیە. بۆیە ئەم دوو مەترسیە لە بابی سەرفە ڕعایەت کراون بۆ ئەوەی لە هەردوو مەترسیەکە پارێزراو بین. مەرجەکانی جیاوازە لە مەرجی بەیع، هەر بۆیەش ناونراوە سەرف. باش، جا ئەمە وردە یەک بێگینە سەریان پەلەمان نابێ ئیشەڵا لە خزمەت جەنابتە با جارە لەسەر بابەتی زێڕوزی و بوەستین کە ئێستا مامۆستا خۆ دەزانی بازاڕەکانی هەرێمی کوردستان گڕی گرتووەتەوە. لەوانێ بیستی بێتت بینی بێتت خەڵکێکگەیە بە دەیان دەفتەر دۆلار زەرەری کردووە، جگەل لەوەی کە خەڵکێکی زۆرێک کەوتۆتە حرامەوە. سەرف یار معاملەکردن بە بابەتی زێڕ و زیوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەبێت چۆن بێ؟ یعنی وەکو خانوویەک وایە کڕین و فرۆشتنەکەی، وەکو سیارەیەک وایە، یان ئەم بابەتە جیاوازە و شروط و تایبەتمەندی خۆی هەیە؟ بێگومان بۆیە پێی ئەوترێ سەرف، ئەمە جیاوازی و تایبەتمەندی خۆی هەیە.
و ئەوەی کە ئێستا لە بازاری جیهانە ئەگوزارێ بەگشتی و لە بازاری هەرێمی کوردستانە ئەگوزارێ بەداخەوە یعنی حەق وایە پرسەی بۆ بگری لەبەر هەڵەی کوشندەی زۆر کەس کە ئیشی ئەو نەبووە کە سەرمایی پێویستی نەبووە کە توانای ئەم گەمەکردنەی نەبووە. مەوزوعی ئاڵتون بە شێوەیەکی گشتی لە عالەمە و لە درێژایی مێژوو پێوترەوە ئەلمەلاذ الئامین، پەناگای ئارام. واتە ئەم پەناگا ئارامە کابرا دراوێکی کاغەزی هەیە، دۆلارە، دینارە، تمەنە، هەرچیەکە، لەبەرەوەی کە نازانێت چی بکات، ناتوانێت بیخاتە بازرگانیەکەوە یا متمانەیەکی نییە بە هەر کەسێک ڕاوێش بکە ئایا من پارەکانم سەرمایەکەم بە کاغەز بهێڵمەوە یا بە زێر و زیو بهێڵمەوە. بێگومان ئامۆژگاریە کرێت بەوەی کە بە زێر بە پلەی یەکەم زیو بە پلەی دووهەم بهێڵێتەوە، چونکە بە شێوەیەکی تەدریجی پلەبەندی سەرکەوتنی نرخی زێر لە جیهانە نرخێکە کە مەترسی هەڵاوسان لەسەر ئەو پارەیە سفرەکاتەوە یا کەم یەکاتەوە. بەڵام ئەمەی کە ئێستا لە دنیای ئێمەیە ئەبینرێت و لەم 6 مانگەی ڕابردووە تا ئێستای کە یەکی دووە بەداخەوە کارەسات بوو لەسەر ئاستی جیهان و بەرزبوونەوەی نرخ بە شێوەیەکی وەکو بڵێ سەر شێتانە چاوەڕوان نەکراو بوو لە ڕوویەکەوە کە نابێت لە ساڵێکە وەکو جەنابتان لە پێشەکی بەرنامەکەیە ئاماژەتان پێدا لە 50% یا 100% نرخ لە شتێکە گۆڕانکاری بێ کەواتە کۆمەلگا کەوتۆتە بەردەمی مەترسی و هەمەجیەتێکی داراییەوە لە ڕاستیەوە. بێگومان لە سەدەکانی ڕابردووە تا ئێستا ئەو قەیرانە قوڵە داراییانەی کە ڕوویداوە لە شتێکی لەم شێوە ڕوویانداوە. ئێستا وەکو بڵێ راپۆرتە داراییەکان لەسەر ئاستی جیهان ئەوەمان پێڵێ کە لە 72 ساعتی ڕابردووە مرۆڤایەتی زیاتر لە 7,000 ملیارد دۆلار زەرەری کردووە، یعنی 7 تریلیۆن دۆلار خەسارەتی 7 تریلیۆن دۆلار. یعنی ئەگەر گۆڕانکاری نەبێت و نرخەکان هەڵنەسێتەوە و خەڵک خۆگر نەبێت و تەحملی بارودۆخە سەختەکە نەکات، یعنی ئەبێتە قەیرانێکی تری دارایی نوێ لەسەر ئاستی جیهان هەروەکو ئێستا بووە. بۆیە لە ئیسلامە بابەتی مامەڵەی زێر و زی و کۆمەڵێ قەید و مەرجی بۆ دانراوە وەکوتمان. ئەمە وەکو کڕینی خانوبەرە نییە، وەکو کڕینی کاڵای بازرگانی نییە، لەسەر بنەمای پەیوەندی، لەسەر بنەمای متمانە من شتێک لە تۆ بکڕم دوای ساڵێ پارەکەت بدەمێ، شتێک بە تۆ بفرۆشم بە قیستی 4 ساڵ. ئەمانە لە کاڵا و شمەک و خزمەت گوزاریەکانە، خانوبەرەیە، ئۆتۆمبیلە، مۆبیلاتە، کارەباییاتە، پۆشاکە، پێڵاوە، هەر چیەکە دروستە بە مەرج و ڕێوشوێنی شەرعی خۆی کە کڕیار و فرۆشیار بزانن چۆن مامەڵە لەگەڵ یەکترەکەن، چۆن گرێبەست لە نێوان یەکتراکەن، چۆن ئەمان و زەمانی ماڵ و سەرمایی خۆیان ئەکەن. بەڵام لە زێر و زیوە ناکرێ من جوملە چیەکەم لە سلێمانیە کە ئێمە 10 ڕۆژ 20 ڕۆژە تکا ئەکەین تا حەدی نیگەرانیەکی زۆر لە مزگەوت هاوارمان کردووە، لە پەیجی خۆمان هاوارمان کردووە، سەدەها دەسا و دەست بە ڤیدیۆکانی ئێمە کراوە کە تکای برایانەکەین ئەم کارێکی سەرشێتانەیە، باجی ئەم هەڵەیە قورسە بێت تکایە. بە تایبەتی من هەمیشە وتومە دەوڵەمەندەکان زیرەکن، خۆگرن، عاقڵانە ئیشەکەن، ئەزانن چیەکەن. ئەو بەڕێزانەی کە جوملەی ئاڵتون و زیویان کردووە لەم ڕۆژەیە باڵانسی خۆیان یا کردوتە زیو یا باڵانسی خۆیان کردوتە ئاڵتون. پێش ئەوەی بکڕێ فرۆشتوێتی، پێش ئەوەی تەسلیمی کە پارەکەی وەرگرتووە، کە ئەمە گرێ ئەساسیە شەرعیەکەیە کە ئێمە لەگەڵ یانە زۆر موناقەشەمان کردووە لەگەڵ نخبەیەک لە زیو فرۆش و زێرفرۆشی سلێمانی لە هەڕانیە، هەڵەبجە، شوێنەکانی تر، هەولێر، بەغداد، لەگەڵ ئەمانە گفتوگۆ، نێقاش، پرسیاری شەرعی، وەڵامدانەوە. بەڵام بێگومان بەداخەوە بڵێم زۆرینەیەکی زۆریان بەڕەهاییە، بەڵام بەنیمچە ڕەهایی ئەوەی کە میزاجی خۆی خواستوێتی و ئەوەی کە حەزی لێبووە بەسەر حکمە شەرعیەکانە بازی داوە. یعنی لە مامۆسای پرسیار کردووە و لە خەبیری پرسیار کردووە و ڕاوێژی پێ کردەوە تو کاکە تۆ ئەگەر زیو کڕی، ئەگەر زیو فرۆشی ئەبێ زیوەکەت بەدەستەوە بێ ئەو جارە بیفرۆشی، چونکە ئێمە لە منزومەی ڕیبای فەزڵ و ڕیبای نەساء
37 فرمودەمان هەیە جگە لە ئاەتە قورئانیەکان لە ڕشتەبەندی و مەنزومەی ئەم فرمودانەیە سێ شت ئەمێنێتەوە کە ئەبنە خاڵی جەوهەری. خاڵی یەکەمیان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئاڵتون بە ئاڵتون دەست بە دەست وەک یەک. باشە واتە ئەبێ کڕیار لە دەستی خۆیان بێت، فرۆشیار لە دەستی خۆیان بێت. ڕەنگە ئێستا هەندێک لە بینەرانی بەڕێز بڵێن جاکا کە ئەمە چۆن نەکرێ. باس لە دەستبوون ئەم دەسە تەقلیدیە نییە بەتەنیا. فوقەها لە چوارچێوەی مەجامعی فقهیە ڕوونکردنەوەیان لەسەر ئەمە داوە. یعنی ئەگەر دەستەکە دەستێکی تەقلیبی بێ، کڕیاری زێڕەکە و فرۆشیاری زێڕەکە دەستیان بە یەکتری وگا، خۆیان دەست بەدەست ئەو پارە ئەدا، ئەمیش زێڕ ئەدا. ئەگەر بە خۆیان ناکرێ ئەم کارە لە ڕێگەی وەکیلەکانیانەوە ئەیکەن. ئەگەر لە ڕێگەی وەکیلەکانیانەوە ناکرێت لە ڕێگەی حساب بانکی و موقعی حواڵەکانیانەوە ئەکرێ. من پارەکە بۆ تۆ حواڵەکەم، تۆش زێڕەکە بۆ من حواڵەکەی، بەڵام هەردووکمان لە موقعێکە وەکیلێکمان هەیە، خاڵێکی هاوبەشمان هەیە. ئەحمەد زێڕەکە بۆ من ئیستیلامەکات، پارەکەش بۆ تۆ ئیستیلامەکات. زێڕەکەی تۆ بۆ من هەڵەگرێ وەکو ئەمانات و وەکیل، و هەروەها پارەکەی منیشی بە تۆ گەیاندووە. یان حساب بانکیە وەکو سیستەمە جیهانیەکە کە بەداخەوە ئێمە هێشتا پێی نەگەیشتوین کە ئەویش بێگومان پێشی بگەین مەینەتی خۆی هەیە. یعنی هەروە هەموو شتێک بەڕەهایی ئیجابی و ئەرێنی نییە، بەڵام کاتێکە لە سیستەمە بانکیەکەی خۆتەوە پارەکە دابەزێتە سەر باڵانسی زێڕ فرۆشەکە، ئەویش زێڕەکە ئەخاتە ناو سندوقی ئەمانەتی بانکەکە بۆ تۆ، ئەمانە هەمووی ئەچێتە قاڵبی دەست بەدەستەوە. بەڵام ئەوەی کە ئێستا لە جیهانە ئەکرێ بەداخەوە بەشێکی هەر هەواییە یاریکردنە لەسەر جیاوازی نرخ. یعنی کڕینە لە فۆڕێکسە کە فۆڕێکس بە مانای بازرگانی کردن بە دراوە جیهانیەکانەوە یا بە کانزا جیهانیەکانەوە. ئێستا لە وڵاتی ئێمە هەزاران ئەکاون دروست کراوە و لە گیرفانیەتی و لە ڕێگەی مۆبایلەکەیەوە. بەبێ ئەوەی ئێمە بەپێی یاسا نێودەوڵەتیەکان مافی ئەوەمان هەبێ، ئەکاونتێکی ڕسمیمان هەبێ وەکو هاوڵەتێکی کوردستانی و عێراقی. چونکە عێراق تا ئەم ئاستەش تا ئەمڕۆژ متهەمە بە غەسیلی ئەموال، سپیکردنەوەی پارە. لەبەرەوە ڕێگەی پێنادرێ لە کۆمپانیا زەبەلاحە ڕێک گەورەکانی دنیاە پشکداری بکەن و کڕین و فرۆشتن و مامەڵە بکەن. ئینەما ئەبێ لە ڕێگەی وەسیتەوە بێ. ئیتر ئەم وەسیتە لە ئەساسا کەسێکی ڕازگۆیە و حرامخۆرە یا درۆزنێکی حرامخۆرە، لەمە زیاتر نییە. باشە ئێستا گەنجی وامان هەیە لە بندەسی باوکیە، لە بازاری حواڵەی سلێمانیە هاتووە هەموو سەرمایەکەی باوکی و هەموو ئەو خەڵکەش کە متمانەی بە باوکی کردووە پارەی بۆ حواڵە هێناوە، نزیکەی 230 دەفتەری دۆڕاندووە، تەحویلی کردوتە سەر SUDP و فڵان و فیسار و کردوێتێ دراوێکی دیجیتاڵی و هاتووە لە فۆڕێکس مامەڵی پێکردووە و لە فۆڕێکسیشە دەرفەتێکیان داوە بۆ چاوچنۆکی خەڵک کە پێی ئەوتر ڕافعای مالی. یعنی تۆ قدرەتی $100 هەیە، $100 خەیتە ئەکاونتەکەت، ئەڵێ وەرە من دە ئەوەنەی لێ ئەەکەم بۆت، حسابی $1000 بۆکە، $1000 داخڵەکەی حسابی 10,000 بۆکە، 10,000 داخڵەکەی حسابی 100,000 بۆکە. بەڵام هەر کاتێ تۆ لە ڕووی زەرەری بەرزبوونەوە و نزمبوونەوە ئاستی زەرەرەکەت گەیشتە 10% ئیتە سەرمایەکەت 0 بێتەوە. ئەمە وای کردووە کە کارەساتێکی گەورەینە دروست کردووە. ئەمە لە ڕووی ئەکاونت و لە ڕووی سیستەمە جیهانیەکە کە بۆرسەیە یا فۆڕێکسە. فۆڕێکس بەشێکە لە بۆرسە و بازاڕە جیهانیەکە کە زۆربەی خەڵکی ئێمە زەرمەندی ئەمەیە، لە ڕاستیە سەرمایەدار نییە، مامەڵەتچی نییە و قومارچیەکی باشیش نییە بەداخەوە. لەبەرەوە بەشی هەرە زۆر زیاتر لە 90% بۆ 96% خەڵکی ئێمە دۆڕاوە لەم معادلەیە و سەدان ملیۆن دۆلار دۆڕاندن هەیە لە وڵاتی ئێمەیە بەبێ ئاگایی کە دۆڕاندنێکی چۆن خەڵک بە دەمانچەی بێدەنگە کوژرێ. ئەمەش هەر کوشتنێکی بێدەنگە لە ڕاستیە، خەسارەتێکی گەورەیە کە بنەماڵەیەک خێزانێک باوکێکی بەڕێز 40 ساڵە ئیشەکە لە بازارە سومعی خۆی پارێزێ لە بندەسیەوە هەڵەکراوە یا خودی کەسەکە خۆیەتی هەڵی کردووە لە دوای 50 ساڵ ئیشکردن ئەکەوێتە ناو ئەم چاوچنۆکیەوە ئەم قوربەسەریە بۆ خۆی دروستەکەوە. من 100 چیرۆکی تاڵی لەو شێوەیەم لەلایە لە ڕاستیە کە پەلکێش کراوین بۆ سڵح و بۆ گفتوگۆ بۆ دڵدانەوە و بۆ بەرچاوڕوونی و بۆ حەلی نیزاع و کێشەکانیان. لە ڕوویەکی ترەوە بازاڕە تەقلیدیەکەی خۆمانە، کابرا نە ئەکاونتی هەیە، نە ئاگای لە فۆڕێکسە، نە ئاگای لە بۆرسەیە بە شێوە جیهانیەکەی. هاتووە لێرە
جملە فرۆشێکە تەنێک زیوی کڕیوە بەڵام لێرە بە چوار پشتی فرۆشتۆتەوە فرۆشتێتەوە بە من و تۆ و کەسێکی تر من و تۆش کەسێکی تر فرۆشتومان تۆ بە کەسێکی تر ئەویش فرۆشتوێتەوە نە زێر گەیشتووە نە زیو گەیشتووە نە ئەمڕۆ ئەگا نە سبەینێ ئەگا هەفتەیەکی تر 5 ڕۆژی تر 20 ڕۆژی تر مانگێکی تر بۆیە من پێشوەختە ئەم فتوایم ڕاگەیانەوە وتومە هیچ کەس تکایە نەیەت بۆ لامان بۆ کێشەی مامەڵەی زێر و زیو ئەو کەسەی پارەی داوە و لە وەختی خۆیان نەقد زێڕەکەی وەرنەگرتووە پارەکەی ئەکەوێتەوە معاملەکە فەسخە باتڵە چونکە معاملەیەکی ڕیبەوی حرامە کابرای خاوەن زێر و زیوی خۆیەکەوێتەوە کابرای خاوەن پارەی خۆیەکەوێتەوە بەڵام لەم مامەڵەیە یعنی بێجگەلەوەش تەجاوزی عورفی عالەم کراوە ئێمە لە عالەمە کوردستان هەرێمێکە صفر پیشەسازی زیومان هەیە ڕاستە پیشەسازی ئاڵتونمان هەیە لە ڕووی زیینەتی ئافرەت و خشڵەوە چەندین کارگەمان هەیە و خەڵکی محتەرەم ئیشی تیاکە بە ئەمانەتەوە بەڵام پیشەسازی زیو لە دنیای ئێمە و هەرێمی کوردستان و عێراقا سفرە باشە خێرە یعنی هیچ عقلکاریەک ئەمە قبولەکان من بە زیاتر لە $1100 لە سەروی بازاری جیهانەوە بم کیلۆیەک زیو بکڕم کە سەرمایەکەشم هەر ئەوە بێت بیهێنمەوە بۆ ماڵەوە بەیانی خێزانەکەم پێویستی بە خەرجیە مناڵەکەم پێویستی بە خەرجیە پێویستم بە کرێی کارەبایە پێویستم بە کرێی خانووە پێویستم بە خەرجی ڕۆژانەیە مەجبورم نەفەسم کورتە هەر ئەو سەرمایم هەیە مجازەفەم کردووە بچمەوە بازار فەوزایەک دروستکەم و بە زەرەر بیفرۆشمەوە و دەستکەم بە گلەیکردن بێگومان ئەم مامەڵە هەواییە دوو بەشە بەشێکی کابرا زیوەکەی کڕیوە بەس دەی پێی نەداوی پارەی لێ وەرگرتووە ئەمە شەر حەرامە ڕیبای فەزڵە بەشێکی هەر هاتووە گرەوەکە لەسەر نرخەکە 5 کیلۆم پێ بفرۆشە بۆ 5 ڕۆژ لەم 5 ڕۆژەیە چەندێک بەرزە بێتەوە ئەوە ئەبێت دوای 5 ڕۆژەکە تۆ نەقسی ڕۆژی کڕینەکە لەگەڵ کۆتا ڕۆژی مەوعیدەکە بدەی بە من چەندێک دا ئەبەزێ بە پێچەوانەوە ئەبێ من بیدەم کە ئەمە بۆ خۆی مامەڵەیەکی ڕیبەوی قومارێکی سرفە بەڵام قومارێکی محتەرەمە لە بازاری دۆلارەکە و خەڵک وازانێ کاسبی حەڵال بۆ ماڵ و مناڵ یەکات بەڵام خەریکی قومارە بەس نەچۆتە قومارخانەیەکی تەقلیدی لەوێ قومارەکە کە ئەمە بێگومان کارەساتێکی گەورەیە و ئەو فەوزایی دروست کردووە کە ئێستا بوونەتە جێگەی بینەری جیهان یعنی ترندی گەورەی ئەمڕۆی جیهان بازارەکانی بۆرسە و بازاری دراوەکانە کە چ فەوزا و پشێوەیەکی تایە بەڵێ کاکدانە زۆرێک هەیە بە تایبەت ئەم گەجانەی ئێستا کە خۆیان داوەتە پارە ئەلکترۆنیەکان وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد کە بە شێوازی USDT لە بازاری بۆرسەدا مامەڵەی پێوە ئەکەن و هەروەها لە بازاری فۆرەکسدا مامەڵەی پێوە ئەکەن ئەمەش زەرێکی زۆری لێداوە ولا ئێستاشدا ینی بڵین گەنجێکی زۆریش خەریکە وەروەها ڕکلامیشی بۆکرێ بۆی خەڵک بێتە ناو مشکلەکە لەوەیە لە ینی بەرپرس و حکوومەت و دەسەڵاتیش لەسەر ئەم بابەتە نایەتە ینی قسە وەک مامۆستاش ئاماژەی پێکرد پارێکی زۆری ئەم وڵاتە بە هەدەر ئەڕوا بەڕاستی زۆر باشە مامۆستا پێمان بڵێ ئایا هیچ ڕێگایەک هەیە بۆ ئەوانەی کە بە شێوازی دیجیتاڵی و هەوایی مامەڵە بە زێر و زیوە ئەکەن بۆ ئەوەی مامەڵەکەیان حرام نەبێت وەروەها ناشەرعی نەبێت لاکن خۆشە لەسەر دراوە دیجیتاڵیەکانیش تەمان دراوە دیجیتاڵی و گریمانەیەکان کە ئێستا دەیان هەزار دراو هەیە لەو مەجالەیە و ئەمەش سەرمایەکی مفتە دروست کراوە و خەڵک سەرڕۆیی تیا کردووە و باڵانسیان بەرز بۆتەوە و ئێستا بەهای دراوە دیجیتاڵیەکان لە عالەما نزیک بۆتەوە لە $10 تریلیۆن یعنی 10,000 ملیار دۆلار و بەشێک لەم گەمەیە کە ئێستا دروست بووە و پشێوی جیهانی دروست کردووە کابرا کۆمەڵێک دراوی دیجیتاڵی هەیە بتکۆینی هەیە فڵانی هەیە ئەوی دیکەی هەیە کە ئازانێ ئەمە شتێکی فیزیکی نییە بەرجەسپێ بیخاتە گیرفانی و بیخاتە قاسەکەی و تەخلەی بخەوێ و مرتاح البال بێ دەردی عەرەبەڵێ وجدانی ئاسوودە دەبێت لەبەر ئەوە کێشەی نییە زێر بە هەر چنێکە ئەوەی کڕێ چکە ئەو بە هیچی کڕێ و کێشەی نییە زیو بە هەر چنێکە ئەیکڕێ ئەو ئەیکڕێ بەڵام من کە پارەی کاشی خۆم هەیە و بێگومان ئەمە مصیبەتێکی گەورەیە ژێرخانی ئابووری وڵاتان هەڵەتەکێنێت یعنی بەداخەوە لەم وڵاتەی ئێمەیە لەسەر ئاستی عێراق و کوردستان تیمێکی خەمخۆرمان نییە کە بتوانێت ئیجراعاتێکی یاسایی لەم بوارەیە بکات یعنی بردنە دەرەوەی پارە لە وڵاتانی تری دنیا بە کارەساتێکی گەورە بە ئیشی ڕەش و بە غەسیلی ئەموال دوای مادەی کوشتن گەورەترین تاوان ئەوەیە کە تۆ پارەی ئەم وڵاتە ببەیتە دەرەوە بەبێ هۆ
بەڵام لە وڵاتی ئێمەیە لەگەڵ ئەم هەموو قەیران و نەبوونی و بەدبەختیە کە خۆمان بۆ خۆمان دروست کردووە، یعنی بەبەرچاومانەوە ڕۆژانە 6 مانگیشە بێ لە کوردستانە هەموو ڕۆژێت تەنێ زیو هاتۆتە کوردستانەوە، لە بەرابەرەوە چەند 100 کیلۆ ئاڵتون هاتۆتە کوردستانەوە. ئەمە بە پارێکی ڕۆژ هاتووە، بە پارەی ئەم خەڵکە ڕەش و ڕوتە هاتووە. ئەم سەرمایە ئەگەر ئێمە لە ڕووی ژێرخانی ئابووری خۆمانەوە بیکەینە پرۆژە، بیکەینە کایی بازرگانی، بیکەینە ئینتیعاش و بوژانەوەی ئابووری بازنەی لە ناو خۆمانە، خۆمان وەبەرهێن بین، خۆمان بەکاربێن بەربین، بێگومان خۆشگوزەرانی دروستەکەین. بەداخەوە ئەمە وای کرد کە ئەوەی تر چۆن کەرتی گشتیمان هەڵتەکاوە بە هیچی بەسەر هیچەوە نەماوە، بە هەمان شێوە کەرتی گشتیشمان وێرانە بێت. یعنی خەڵک کە ئیفلاسی کرد و مایە پوچ بوو دوایی تۆ لاوازەبی. لەبەرەوە موسیبەتەکە زۆر گەورەیە و بە بڕوای من زێڕوزی و مامەڵەیەکی دروست نییە بە ئاراستەی گەشەی ئابووری وڵاتەکەمان و خزمەت ناکە. یعنی ئێستا لە ئاستی دنیاە پیشەسازی زی و لە وڵاتی ئەمەیە سفرە لە دنیاە لەوە چێ بۆ نمونە زێڕ و زی و 5 بۆ 50 لە سەد ئەچێتە قاڵبی پیشەسازیەوە. باشە ئەمە لە وڵاتانی ترە، بەڵام ئەوی تری چییە؟ تەنها هەڵگرتنە، یعنی هەڵگرتنی ئەم بلۆکانە ئەو بلۆکانە. زۆر جار وەکو جەنابی دکتۆر محەممەد خانی لە ئاماژەی فەقیری ئاڵێ ئافرەتێک کە دەست و پەنجە و سنگ و گردنی پڕەتی لە زێڕ و لیرە و بازنگە، بەڵام دانەکانی خوار و لار و کلۆر و نەخۆشن. یعنی ئەمە جۆرێکە لە فەقیری. ئێستا بانکە ناوەندیەکانی جیهان کە پەنا بۆ کڕینی زێڕک ئەبەن و وەکو احتیادەکی احتیاط دایانێن، ئەمە چه خزمەتێکیان بە خۆیان کردووە؟ خۆیان لە چییە پارێزن؟ یعنی دوای ئەوەی کە تۆ مردی تر کۆتایی بە هەموو شتێک دێ. ئێستا لە وڵاتی عێراقا ڕێژەی هەژاری لە سەروی 35%ەوەیە، بەڵام بانکی مرکزی عێراقی هاشوهوشی ئەوەی هەیە کە لە ناو وڵاتانی عەرەبیە 4 وڵاتە لە ڕووی یەدەکی زێڕەوە. باشە من یەدەکی زێڕم بۆ چی ئەگەر خەڵکەکەم لە برسا بمرێ؟ ئەوەی کە کراوە بە یەدەکی زێڕ ئەگەر بیکەی بە پرۆژەی پیشەسازی، بیکەی بە پرۆژەی کشتوکاڵی لە وڵاتەکەی پێ ئاوادان بکەیتەوە، زۆر خزمەتێکی گەورەترە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ کەمتر لە 100 ساڵی عێراق، یعنی لە ساڵی 50کانە وەزیری ناوخۆی عێراق هاتووە داوای لە قونسوڵگەری ئەڵمانیا، فەڕەنسا، بەریتانیا کردووە، هەر سێ سەفارەتەکەی ئاگادار کردوێتەوە کە ئێوە بڕی 57 ملیۆن دۆلاری ئەمریکی پارەی گەنم و خورماتان لایە. ئەگەر لە زەمنێکی دیاری کراوە ئێوە پاکتاوی حسابی خۆتان نەکەن، سەفارەتەکانتان ئەبێ ببەنەوە و بیکێشنەوە. عێراق لە 70 ساڵی پێش ئێستای ئێمەیە، بەڵام ئێستا عێراق لە چه بارودۆخەیەکە؟ یعنی لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمە بزانین چۆن ئینتیعاشی خۆمانەکەین، چۆن بوژانەوەکەین و چۆن وەبەرهێنانەکەین. ئەو وەبەرهێنانە خزمەت بەکوێیەکە؟ بە کورتی من ئەمەوێ بڵێم دەوڵەمەندی وەزیفەیەکی کۆمەڵایەتیە. یعنی گرنگی دەوڵەمەندی لەوایە کە من بتوانم هاوردەی پێداویستیەکانی ژیانی خەڵک بکەم، هەلی کار لە ناوخۆیە بۆ خەڵک بڕخسێنم و بتوانم دەستی خەڵک بگرم لە هەژاری لە بێکاری ڕزگاری بکەم. ئەمە وەزیفە ئەساسیەکەیە. ئەم ئاراستەی کە هەیە ئاراستەی زێڕوزی و هەڵگرتن و شاردنەوەی و هەر یەکێک با لە ئێمە گوێرەکەیەکی ئاڵتونی هەبێ، بەڵام کە چووە بازار هیچ بەرهەمێکی ناوخۆیی نابینی، تەریق نابینەوە. شەرمەزاریەکی گەورەیە بۆ حکومڕانەکانمان، بۆ بەشێک لە دەوڵەمەندەکانیشمان کە بەم چاوچنۆکیە مامەڵەکەن لە ڕاستیە. بۆیە دەوڵەمەند وەزیفەیەکی قورسی لەسرە. چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی کرێکارێکی گرت و بەرزی کردەوە و فەرمووی ئەمە دەستێکە خوا و پێغەمبەر خۆشیانەوێ. لەبەر چی؟ لەبەر ئەوەی خۆشیێنە، خۆی بەخێوەکە و دەستپان ناکاتەوە لە کەس. ئەی کەسێک ئەگەر هەلی کار بۆ 10 کەس بڕەخسێنێ، بۆ 100 کەس بڕەخسێنێ، بۆ 1000 کەس بڕەخسێنێ، گومانت نەبێ کە ئەو کەسە 100 ئەوەندە خۆشەویسترە لە لای خوا و پێغەمبەر. زۆر باشە مامۆستا، سزای ئەو کەسانە چییە کە بە شازی نادروست و ناشەرعی مامەڵە بە زێڕوزیەوە ئەکەن لە کاتێکشدا لەوانەیە بزانن کە ئەو مامەڵی ئەوان ئەیکەن حرامە و نادروستە؟ بێگومان ئەمە تاوانێکی گەورەیە و مرۆڤی تاوانبار داهاتوێکی خراپی ئەبێت و ئەو ماڵەی کە ئینسان بە حرام پێکێوانێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە شولارێک کە بە حرام گەورە ببێ ئەولاترین شوێن،
يعني گونجاوترین شوێن بۆی ئاگری دۆزەخە و لە فەرموودەیەکی تری شیرینە فەرمێ هەر مرۆڤێک لە ڕۆژی قیامەتە پێناخاتە بەرپێ بڕوا بە ئاراستەی شوێنی خۆی تا 4 پرسیاری لێکرێ. دوو لەو پرسیارە گرنگانە عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. ماڵ و دارایەکەی چۆن پیا کرد کاتێک کە ئێمە ئەڵێن حرام خوشکی بەڕێزم یعنی کاتێ من مامەڵەیەکی حرام نەگەڵ کاکدانای بەڕێزەکەم یعنی بەشێک لە ماڵی ئەو بەناحەق هاتووە بەلای منام باشە چونکە حرام بریتە لە بردننی ماڵێ بە زوڵم یا ماڵێ بەبێ عیوەس باشە و لە ڕیبایە زوڵم هەیە عیوەزیش نییە ئەمەیە بابەتەکە بۆیە لە فەرموودەکە ئاماژە لەسەر ئەواکات چۆنی پیا کردووە لە چیا خەرجی کردووە کەواتە لە قیامەتە سەرەکی ترین پرسیار ئەم دوو پرسیارەیە ئەبێت دەوڵەمەندەکان خۆیان بۆ ئەو پرسیارانەی قیامەت ئامادە بکەن و هەروەها لە قورئانی پیرۆزە خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. يعني لبال نخواردني مالي بنا حقي خلقه باسی چی هاتوتە پێشەوە باسی خۆکوژی ئێستا ئێمە نابینین ساڵانە ڕۆژانە بەداخەوە یعنی بەشێک لەو خەڵکەی کە لە وڵاتی ئێمە خۆیە کوژێ ئەو کەسانن کە مایە پوچ بوون لە بازاڕی دراوەکانە ئەو کەسانن کە سەرڕۆی گەورەیان کردووە لە قومارخانەکانە بەڕاستی کە ئەم خەڵکێکی سادە نازانێت پەیوەندی خۆکوژی چییە بە ماڵی حرام و تیجارەتەوە کە بەناحەق بکرێت بۆیە خوا فەرمێت سبحانه وتعالى ماڵی یەکتری بەناحەق مەخۆن مەگەر لە ڕێگەی تیجارەتێک بێ کە ئەو تیجارەتە عن تراض منكم لەسەر بنەمای ڕەزامەندی هەردوو لاتان بێ و بێگومان ڕەزامەندی خوا لەو مامەڵەیە لە پێش ڕەزامەندی هەردوو کەسەکەشەوە. دکتۆری خۆشەویست ینی ئێستا ئێمە خەڵک دڵنیا بێتەوە لەوەی کە بابەتی زێڕوزی و بە قیست و قەرز و ئێستا بۆ دەکڕم و مانگی کە لە دووبەی زێڕەکە ئاگاتە ئێرە زیوەکە ئاگاتە ئێرە ئەمە بە هەموو جۆرێک حرامە و دروست نییە کە ئەکرێ و کە کراویشە لە بازاڕە. بێگومان ئەوەش کە کردوێتی لە ساڵ 90 خەڵکی نوێشکەر و مسلمانە و بەداخەوە زۆر بەداخەوە یعنی لەبەر چاوچنۆکی لەبەر تەماح یعنی ئەحکامەکانی شەریعەت پێشێلەکەن و گەورەترین شەرمەزاریش ئەوەیە بەڕاستی بە بڕوای من کە ئینسان مامەڵە لەگەڵ کەسێکا بکات سبەینێ ئەو کەسە زەرەری لە دەستی تۆ کردبێ ئەبێ ئێمە لە بازاڕە نەسیحەتی یەکتری بکەین کاکە ئەم کارە مەکە ئەم کارە مەترسی هەیە یا ئەم کارە حرامە چونکە مرۆڤی دڵسۆز بە خەڵک و بە خاک و بەخوا ئەوەیە کە خەڵک لە مەترسی حرام لە مەترسی زەرەر و زیان بە دوور و پارێزراو بکە ئەمە ڕەچاوەکە لە بازاڕەکانی ئابەدەن سفرە لە بازاڕی ئێمەیە سەحابەی کیرام خوایان لێ ڕازی بێ لە هەموو جوانیەکانی سەیدنە عومەرە یەک شتیان زۆر زەق کردوتەوە وتویانە رحم الله عمر كان أكرم من أن يخدع وأعقل من أن يخدع. رحمتي خوال عمر لو مهربان تربو كسب خلطيني لوش جير تربو كسب تواني بي خلطيني استا ايما فروشياركان مان او مهربان نين خلطين ارنبن كرياركانيش مان او جير نين نخلطين اما قريكي غوري گرتوتا او زورينيكي خلق استا خليكي قربيواني خويتي من تقریبا دەڕۆژ زیاترە هاوارم کردووە لە جوملە فرۆشەکانی زێڕ و زی و تومەتکایە دەستڕاگرن لەبەر بەرژەوەندی و قازانجی $50 $100 $200 خۆتان خەڵک مەخەنە زەرەوە ئەم بابەتە بەرەو فوقەعاتە ڕوا بەرەو بڵقە ڕوا ئیتر کە ئەم بڵقە تەقی کارەسات دروسەکە بەڵام دروستی کرد و هیچ کەسیش گوێی نەگرتووە بەداخەوە من یەک نمونە بگێڕمەوە کە زۆر گرنگە بەلامەوە هاوڕێیەکی زۆر خۆشەویستم هەبوو لە 2013 ئەگەر هەڵە نەبم ئەهات بۆلام پرسێکی کرد زۆر پرسی شەرعی لە منەکە وتی مامۆستا سێ برادەری ئێرانی هەن هەر یەکەی سەرمایی 3 کیلۆ ئاڵتونیان هەیە بە منیان وتۆ تۆش برایەک بە و 4 کەس تۆش سەرمایی 3 کیلۆ ئاڵتون بێنم هەر چوارمان ئەبێتە 12 کیلۆ سێ چواری ئێمە لە ئێرانەی هێنین تۆش لێرە بیفرۆشە
قازانجەکە بەشەکەین و سەر لە نوێ پارە ئەوەینەوە و ئاڵتونە هێنینەوە و بەم شێوە عملیەکە بەردەوامەکەین لە هەفتەیەکە دوو جارە توانین ئەمە بکەین. وتی هاتووم ڕاوێژ بە تۆکەم، وتم جەنابەت پارەت نییە، بارودۆخی مەزانی. ئەلحەمدولیلا ئەمین و دەستپاکی کەوتبوو، زەرەری کردبوو، سەرمایی نەمابوو. وتم بە بڕوای من بەگوێی برای خۆتەکەی شەراکەتیان لەگەڵ ئەمەکە. وتی ئەی چی؟ وتم بە عمولە ئیشیان بۆ بکەم. بڵێ کاکە من کیلۆیە ئاڵتونتان لێ وەرەگرم بۆتانەکەم و بە پارە $50 بنێ، $20 بنێ، $100 بنێ، چۆن ڕێیەکەوی لەگەڵ یانە کێشە نییە. تی زۆر باشە. 6 مانگێکی پێچ و 7 مانگێکی پێچ و دووبارە هاتەوە بۆلام لە ئۆفیسی خۆم. وتی مامۆستا هەم بۆ ئەو پرسە هاتوومەتەوە. وتم فەرموو. وتی ئێستا ئاڵتون لێرەوە ئەڕوات، لێرەوە ئەڕوات بۆ ئێران. ئەم جارە ئیلحاحیان کردووە ئەو برایانە و تویانە ئەبێت تۆ شەریک بی، نابێت کڕین بکەی بۆمان و فرۆشتن، ئێمە خۆمانێکێنم جارە. وتم ئەو کاتێک کە ئەوان ئاڵتونیان ئەدایە دەستۆ، من پێم وتی کاری وامەکەم. ئێستا کە تۆ ئەیدەیتە دەست ئەوان، ئەم جارە 1000 جار ئەڵێم کاری وامەکە، 1000 جار ئەڵێم کاری وامەکە بۆ ئەوەی نەکەویتەوە جارێکی تر. دیارە قسەکەی منی بەدڵ نەبووە، دوای کرد و خوردی لە ناخی خۆیان کردووە، خۆیاوە بەدەستەوە و حچ لای منیش باسی نەکردووە. لەگەڵ ماڵەوەشمان نزیکی و مەحرەمیەتی هەیە. بەیانیەک دوای نوێش لە مزگەوت هاتمەوە خەوتم، کە خەوتم تەلەفۆنێکم بۆ هات لە خەومە. تەلەفۆنەکەم هەڵگرت، وتم فەرموو. وتی فڵانە کەسی؟ وتی بەڵێ. وتی وەڵا فڵان کەس بەداخەوە لەگەڵ 3 کەسی ترە پەیکانێکیان پێ بووە، قەمەرە هەر بە زمانی ئێرانی قسەیەکە تخەوەکە، پەیکانێکیان پێ بووە خۆیان کردو بەژێر ئۆتوبانێکە، هەر چواریان مردوون، کەس پێیان نەگەیشتووە. منیش لە خەوەکەمە دەستم کردە گریان. وتم ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. بەڕاستی برا و هاوڕێیەکی باشم لە دەستە کە ئێستاش هەر گریانم دا. خەبەرم بوویەوە، زۆر بێتاقەت بووم. دوایی هەساین و بەدەم ناچوای خواردنەوە. وتم بە ماڵەوە خەبەری فڵانە کەست نییە؟ وتی نەوەڵا. وتم ماڵەوەیان هیچ قسەی لەگەڵ تۆ نەکردووە؟ وتی نەوەڵا. مۆبایلەکەم هەڵگرت، وتم هەر بزان بەڕاستی تەلەفۆنم بۆ هاتووە، سێرم کرد تەلەفۆن هیچ نهاتووە. لەوە تس ئابەوە نامەیەکم بۆ داناوتم فڵانە کەس خەوی ناخۆشم پێوە بینیویت، تکایە لە هەواڵی خۆت ئاگادارم کەرەوە، کە چونکە جەڕسم بۆ کرد خەت نەبوو، کە چوو سەیرم کرد 1 تاڵ وە تسابەکەش ڕۆشتووە، خەتی ئینتەرنێتیشی نییە، پێی نەگەیشتووە. دوای هاتمە بازار سعات 2:30 ئەوانە هاتم بۆ ئۆفیس، سێرم کرد نامەیەکیم بۆ هاتووە. بە دڵی پڕەواڵێ مامۆسا من نازانم چ خەوێکت بینیوە تۆ، بەس هەر خەوێکت بینی بێ حاڵمان لەوە خراپترە. ئەو 3 کەسە هەرسێکیان گیراون ئێرانیەکان بە 12 کیلۆ ئاڵتونەوە. منیش شەراکەتم لەگەڵ کردوون، ئێستا مەسئولیەتی 3 کیلۆ ئاڵتونم لەسەرە. زۆر بێتاقەت بووم. ئێستاش پێوەی دیارە و تەئسیر لەسەر تەندروستیشی کردووە، ئێستاش قەرزەکانی پێ نادرێتەوە. سەرە ڕۆی زۆر خەتەرە کاکە. هەموو بەڕێزێک کە خوا ناز و نیعمەتێکی پێداوە، لە پاڵەم ناز و نیعمەتەیە ماڵ و مناڵێکی هەیە، دایک و باوکێکی هەیە، خوشک و برایە گەلێکی هەیە، کۆمەڵگەیەکی هەیە، بەرپرسیارین. یعنی کۆمەڵ دەوڵەمەندی وەزیفەیەکی کۆمەڵایەتیە. چەند دەوڵەمەند بێ ئەوەنە لە دەست بڕژێ، ئەوەندە ببەخشی، ئەوەندە چاکەکار بی، بەشی خەڵک، بەشی خوا، بەشی خۆش لەبیر نەکەی کاکە، نەک هەرەوەی خەریکی تەکنیز و هەڵگرتن و شاردنەوە بی. مامۆستا کاتمان نەماوە 1-2 دقە، وڵا 2 دقە ژنە 1 دقە کاتمان ماوە. لێم پرسید وتم ئەم بابەتێکی ئێستا لە بازاڕا ئەکرێ کەوتوینەتە ڕیبا و سووتایە، و ئەگەر کەوتوین خۆ دەزانی هەڕەشەی زۆر قورزێ لەسەر ڕیبا و سوو لە ئاینی پیرۆزی ئیسلامە. گومانیتیانە ئەو مامەڵەی کە ئەمڕۆ ئەکرێ لە 99 حرامە، ڕیبایە، سووە. و ئەم قسەیە من لەسەر بەرپرسیارەتی و بەرچاوڕوونیەوە ئەکەم، و لەگەڵ زیاتر لە 200 سەرمایەداری ئەم وڵاتەیە بە خۆشەویستی، بە ڕافاقەت، بە گفتوگۆ و بە پرسیار و وەڵام پەیوەندیم هەیە. زۆرینەیان کەوتونەتە ناو حرامەوە و لەسەر ئەساسی هەواییە، لەسەر ئەساسی قەرزە کە قەرزتیایە دروست نییە، دەست بەدەستیان نەکردووە کە دەست بەدەستیایە واجبە، ڕەچاوی هیچ ئەحکامێکی شەرعی نەکراوە، و ئەمەش زەرەر و زیان و قەبارەی زەرەر و زیانەکانی لە 170 بەرز کردوێتەوە. چونکە ئەگەر یعنی ئێستا ڕەنگە 50 تەن زیوی نەگەیشتووی فرۆشراو لەم بازاڕایە هەبێ،
ئەگەر لە بینی 50 تەن ینی 50,000 کیلۆ بێگومان ئێستا 5-6,000 کەس کێشەیان هەیە لەوەی دەمەقاڵاکەن و ئەم پرسیارانە سەری هەڵداوە لە دوێنێەوە من تا ئێستا دەوەج بە پرسیارم لێکراوە لەم خۆتەزانی مامۆستا لە شەر ئاوا بزانم ینی باس لەوە کرێکە خەفیفترین بابەتی ڕێبا و سوو باز دەکرێت وەکو ئینسان لەگەڵ دایکی خۆی یعنی من ئەو فەرمودەیە ڕەتەکەمەوە ئەو فەرمودەیە ئەساسێکی نییە بەڵام سەختتر لەوە لە قورئانە خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين يعني خوا مرجي إيماني إيمان داري بو ورقرتوا للربا دور كويتوا هنا إيمانكي بوليك ناكا فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله وإن تبتم فلكم رؤوس أموالكم لا تظلمون ولا تظلمون أقد دسكوتاناكا ئیتر ئیمانەکەی داناوە چۆتە معرەکەی شەڕ لەگەڵ خوا و پێغەمبەرە و ئەگەر دەستی کۆتا کرد خوا فەرمێ سەرمایەکەت بۆ خۆت زیادە لە کەس وەرناگریتەوە ئێستا ئەوانەی کە شەڕیانە لەسەرەوەی زێڕیان بەدەست نەگەیشتووە پارەیان داوە پارەیان وەرگرتووە زێڕیان نەداوە پارەدار پارەی خۆی ئەکەوێتەوە شەرع بۆی ئەمە قەزاوەت و حکمی شەرعی بێ بۆ ئەوانەی نزاعیان هەیە ئەوەی پارەی داوە و زێڕی بەدەست نەگەیشتووە پارەکەی خۆی ئەکەوێتەوە زێر و زیوەکە هی خاوەن زێر و زیوەکە دەست خۆش بێت سپاس بۆ دکتۆر ئەوبەکر پێنجانی شارەزای ئابووری ئیسلامی سپاس دەکەم ئەزۆر ئەمانای کاتمان سەلامەت دەست خۆش بێ